بینرن هێژیان یەنارتی دەم باش ئەس هەمان عارفم وە لە باژارێ زاخۆیە دەلال بەرنامەی خەلەکەکە نوێیە فوتبۆڵ پێشکەشی هەوە دەکەم و دوێنێ لەسەر یاریگای نێودەوڵەتی زاخۆ یاری نێوان هەردوویانەی زاخۆ و هەروەها یانەی دۆک ئەنجام درا یانەی زاخۆ بە گۆڵێکی بەرامبەرچن ناتوانی سەرکەوتن تۆمار بکات لەو یارەداوە سەرکەوتنی بەدەستێنەوە لە یەکێک لە یارەکانی تریش پێشمەرگەی هەولێر و هەولێر بە دوو گۆڵ دیارە یەکسان بوون ئەم یاریانی کە ئەنجام دران دوێنێ لە میانی یاریەکانی چوارگۆشەی زێڕینی خولیان نایبەکانی کوردستان بوون کە ئێمەش ئەم شەو ڕاستەوخۆ لە شاری زاخۆوە لە نێو یاریگای نێودەوڵەتیانەی زاخۆوە بەرنمەیەکی تایبەتان سەبارەت بە یاریەکانی چوارگۆشەی زێڕینی خولی نابی کوردستان پێشکەش دەکەین کە زۆر قسە و باسی زیاتر هەڵدەگرێتەوە ئەو چوارانەی کە ئاماژەم بۆ کرد بە ئەنجام یاریەکانیان لەم قۆناغەدا ماونەتەوە و ئێمە گفتوگۆی زیاتر لەسەر یاریەکانی چوارگۆشەی زێڕین و ئامادەکاری یانەکان بۆ چوارگۆشەی زێڕینی خولی نابی کوردستان دەکەین کە زۆر بەڕێزان خەلیل ئەحمەد وەکو سکرتێری یانەی زاخۆ لە ناو یاریگای یانەی زاخۆ لەگەڵمان ئامادەیە سوپاس بۆ ئامادەبوونت و هەروەها ئازاد عەجیل وەکو ئەندامێکی تۆپی کوردستان بەڕێزستان سوپاس بۆ ئامادەبوونت و کاگنیهات عادل جێگری سەرۆکیانی پێشمەرگەی هەولێریش کە لە هەولێرەوە تەشریفێنەوە سوپاسی ئامادەبوونیەکەین و زۆرێک لە هەندەران یانەی زاخۆش لێرە ئامادەبوونیان هەیە و سوپاسی ئەوانیش دەکەین. کاک خەلیل لەگەر سەرەتا بمە جەمتە ئامادەکارین یانەی زاخۆ چاوابی بۆ یاریەن چوارگۆشەی زێڕینی خولی نابێ تۆپەپێی کوردستان. پێشەی بخێڕاتنەوەتکەین زاخۆ و زەحمەتە کێشایی بۆ بێ پێکەفتنێ گەلێک سوپاس. ڕاستی وەکو هەمیانە مەژی ئامادەکاری کردیە وەکو ڕاهێنەری و کاروباری کارگیری یعنی وەکو هەموویانەمە خۆ دروست کردی. برنەوەی دوێنێ یانەی زاخۆ تا چەند ئەبێتە پاڵپشتی بۆی کە لە یاریەکانی داهاتوو ئەنجامی باشتر بەدەست بێنن. ڕاستی گەمەی ئەولی گەلک گرنگە مرۆڤ سێ خاڵە دەست خۆ ببینێتن و ئیشاءالله ئەوژی دێبێتەوە کاندەرێک بۆ یاریەت بێتن ئەم پتر خاڵە کۆمکین. کاک ئازاد ئەجیل بێمە لای بەڕێستان وەرزی ئەف ساڵ چاوا بەڕێوە چوو لەلایەن یەکێتیە تەپاپەیە کوردستان. نام خود مازور دلوان ام سپاسیت کی تو ابرو آماده پروگرامت یاریگاه زاخو یاری دولتی راستی سرفرازی اکتیف فوتبال کردستان شیا نیورزی برای بتن سررای کو نخوشین هین قایران دارایی سر است حریم کردستان شر گل داعش سررای او آریشین نافیانه دا لی اکتیف فوتبال کردستان شیا شیوکی جان حتی نکه خولا نایب کردستانی خولا پلا ایک برای بتن ام دست خوشی الوصا یعنی کردستان کین کارگری نوات کین ام یاری زانت کین راهنانت کین دستگاه راگهنده کین جماعت کین اوت حتی نو که بشوکی گله جان بشوکی شهرستانی یه هاری کارن بو انجام دادن واشنده ادبینم حتی نو که یعنی اکتی فوتبال کردستانی بسرکفتیانش یا ابی خولی برای بتن خول هاته خول افصال جواز بی نخولا گشتی بی خول هات دبشکن سر ام بيجين دوكوما اجبر ان اجريت قيران دارائي بس هات دا بشكلنا بشوك جغرافي هات دا بشكلنا يعني تيم دو تيمشيانا دو كي دا بيني هوليري هالوصا السليمانيه يعني بشوكي قالك جان سرنسري كردستاني ما خول رنجة جشتي قناغه كي بشوكي جان بريفتشو هفريكيك دجوار هبي سر اسي هر دوكوما اللي بناخذي هوليري ديف دا زاخو ديف دا بناخذي قرارات شو جوازي خاله قالك نبي هالوصا سر آستی کومادویج برای خود دنیا یانا پیشمرگی هولیری برای خود دنیا یانا دهوکی و یانا گارا هفریکی یک جان هبی یاری که باشه بی چه آریش نبین حتی گشت چهار گوشه زیرین کرنواله که جوان تریش زندارایز نبونه آریشه جبو خلا کردستان ام بیجین سرفرازی اکتیف فوتبال کردستان شیا گریبسته که هر وسط سپاسیا شرکت فاصلینگ بکین اشياء شافداريه خولا نایب کردستانی و شافداريه هالبجاتيه کردستانی فوتبول يمكن ام بيجين بشرزيه هبالت ملكه فوتبول کردستان اشياء نجري بستكي جان جريدن و شافداريه ان شاء الله الورزين بيجي عندك كومباني دي جري بستو جريدن انا بينجا بعويه شبتن بينجا فاستنج يا ايكيبتن بس شافداريه ان شاء الله مقشت بينين الورزين باشتر بين حتى انه ما عندك عريشهنا نمد حتى انه ما حتى چهار گرمایتین یه دبورین پارین من بیجین آن اجورین
دادوانا يت سرپرشتيارا ما نداي وان حتى انه هر وصاي خلائك وخلا نايب بس الوي باري ما دي حمي شعر سربتن وهبالت ما كارت كن بو سركفتنا هر وصام سباسيا كارجرين يعني دوكت كين وبيشمرجي هوليري وزاخد كن çünkü جوانتني شباب شارگوشا زيرين بريفاتشن ياريجين مازن بريفاتشن هر وصا الجير بيجين راجع عندنا كميديا كي جل بيجين برشاف وكو وار سبور وصبر خودني خولا قناه عراقيه بله كاغ نهادو ملاي برستان برز لوكو جگری سروکی یعنی پیشمرگی هولیر یعنی پیشمرگی هولیر لسرتای دست پکردنی خولکای آسی وگو پیویز نبو یعنی او کێشانە چی بوون کە ڕوبەڕوو ینی پێشمەرگەی هەولێر بوونەوە توانی چارەسەریکە و پاشانیش خۆی گەیاندە چوارگۆشەی زێڕینی خولی نایب بەڵێ زۆر سپاس بوو جەنابە زۆر سپاس بۆ برادرانی دەستی کاریگەری یانەی زاخۆ کە ئەم بەرنامەی لێرە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەنێو یاریگای زاخۆ بەڕێوە دەچێت دەستخوشیان لێ دەگەین کە بەڕاستی یاریگایەکی ڕێگوپێکیان هەیە سپاس بوو کاک ئازادش ئەوەی ڕاستی بە ئێمە وەکو یانەی وەرزشی پێشمەرگە هەولێر لە دەستپێکی وەرزی خولی نایبی کوردستان 2015 و 16 بەپێی ئەو بەرنامەی کە ئێمە دامان نابوو بە پلانێکی توکمە بە شێوەیەکی ڕێکوپێک لەگەڵ برادرانی دەستەی ڕاهێنەران حقیقت ئێمە پێمان باش بوو ئەم ساڵ هەر هیچ نەبی ئێمە بتوانین کە پێشمەرگە دیفاع لە وڵات و لە خاکی کوردستان دەکا لە سەنگەرەکان وەکو شەڕ ئێمەش وەکو یانەی وەرزشی پێشمەرگە هەولێر لەلایەنی وەرزشیەوە بتوانین خزمەتێکی یانەی وەرزشی پێشمەرگە و هەروەها ناوی پیرۆزی پێشمەرگە بکەین. نسبة سؤالك حقيقة دەستپێک ئێمە یعنی ئەو هانەبوون کە بڵێن زۆر خراپبوون بەڵام لە هەمان کاتیشدا بێگومان چەند یاریەک پێویستە تا بکەویە سەرسکە و هەروە هەڵەکان دەستیشان بکەی و بتوانی ئەو هەڵانە سوودیان لێوە بگری و هەڵەکان پڕ بکەیەوە بەڵام سپاس بخوا گەورە ئێمە دوای چەند یاریەک توانیمان ئەنجامەکان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بەڕێوە ببین و لە هەمان کاتیشدا تقریبا سەرکەوتنەکانی یانەی پێشمەرگە هەولێر زۆر باش بوون و دوای تقریبا چەند یاریەکی بڵێن پێش ئەوەی کە قوناغی یەکەم تەوا بێتن ئێمە هاتنە سەرلی یەکەمی لیستی گروپی دوام تا کوتایی بڵێن پێشی بگەینە چوارگوشەی زێرین ئێمە هەر لە سەری لیستەکە ماینەوە ئەویش حقیقت بوو بڵێن ئەو پلانە توکمەی کە دەستەی ڕاهێنەران و هەروەها یاریزانەکانی ئێمە پابند بوون بەو پلانانەی کە ڕاهێنەر حقیقت دانابوو الحەمدولillah ئێستاش بڵێن تاکییانەینە لە خولی کوردستان لەگەڵ ئەو سێیانەی تر هەولێر و زاخ و دوو کە لە چوارگوشەی زێرین تاکییانە لە خولی نایبی کوردستان پێشمەرگە هەولێر هاتووە چونکە هەر سێ یانەکەی تر بەشدارن لە خولی عێراق ئێستاش کە تەماشا دەکەن بەڕاستی ئەو سێ پێک هاتە یاخود ئەو سێ یانەی تر دەتوانم بڵێم لە خولی عێراق شاونەتەوە یاخود ئێستا گرنگی هەرە گەورە بە خولی نایبی کوردستان دەدەن و بەو بڵێن چوارگوشەی زێرین تاکە یانە لە زمانی ئەو چاریانە ئێمەینەوەکو یانی پێشمەرگی هەولێر ئەو کاریگەری هەبوو لەسەر ئاستی یاریەکان بۆ نمونە لە یاری ڕابردوتان بەرامبەر بەیانی هەولێر کە یانی هەولێر هەم بەشدار بوو لە خولی نایبی عێراق و لە خولی کوردستانیش ئەمە کاریگەری هەبوو لەسەر ئاستیانەکە کاک سامان بخۆی حقیقت مەسەلەی هەموو دەوریەک و هەموو تیپێک وایە تا بەرەو سەرەوە دەچ ئەرکەی قورستر دەبێ یانی هەولێریش بەڕاستی بخۆتان نەزانین یانەیەکی گەورەیە و هەروە ئەزمونێکی دوور و درێژیان هەیە دوێنێش بەڕاستی دەتوانم بڵێم بەخت یاوەری ئێمە نەبوو ئەگینا تقریبا وەزعەکە زۆر هەڵەی زێرینمان لە دەستدا ئەگینا تقریبا سەرکەوتن دەمانتوانی دوێنێش سەرکەوتن بەدەست بێن بەڵام الحەمدولillah ئێستاش لە چوارگوشەی زێرینین وە هیواداریم لە یاریەکانی داهاتوو ئینشاءڵڵا بتوانین ئەنجام کاک خەلیل ئێوە کە با بڵێن نەگەیشتە قۆناغەکانی داهاتووی خولی نایبی عێراق تا چەند سووتان لە توانەکانی یاریزانانی خولی نایبی عێراق وەرگرتەوە بۆ خولی کوردستان يعني قالك جرى مشكلة بماتشي بقولشي يعني قولشي لازم تشوفه قال لي عراقي قال جرى أمتمام قولشي كي أفا كارجري بماتشي أون سي چهار لاعبي تيما هريم قال لي عراقي بي أوجي كارجري هبي يعني احتمالات متابعة كلبة عندك أنجامت ما خرابين اجبر نآمد ابونا وان ياريزانا بس الحمد لله يعني فيد ما هيك تيمنو كتواب وبشتي دولة بين شاش لعبت تيما عراقي زفرين قال تيما هرمي
نوکە ئاستی تیمێ زۆر گۆڕین کەتیە تا چەند لە ئاستی تیپاخۆ ڕازین لە یاری دوێنێ بەرامبەر بەیانی دهۆک پڕاستی ڕازی ئان نەڕازی یا گرنگەوە سێخاڵ بین تیمەمە یا سەر ئاستەوێت ڕاستی یعنی 100% پێشکەش نەکرد ئەوژێ ئەگەر هەبین ڕاستی یعنی تیمە عێراقی خلاص بی و چەند ڕۆژێکە حتا ئەو یاریزانجی زەڤرین گەل تیمێ چەک وەخت بود ویا حتا یعنی وەکو ئینسیجامێک چێ بێت ناف تیمێدا بەس الحەمدلله باش بی ئەف دو یاری دماهی کە مە یعنی دیت خاصان یاریزان یعنی یاریا زێرەڤانیە یا دهوکێ تیم یعنی گۆڕین هەبی کاک ئازادبێ مەلای بەڕێستان لەسەر ئەوەی کە خولی کوردستان کرا بە دوو کۆمەڵەوە تا چەندەوە کاریگەری هەبێت لەسەر ئاستی یانەکان کە بەشداریان کردو لە خولەکەیە کە ناتوان یاری زۆر ئەنجام بدەن ئەبخۆ ئەکەتوبەری خۆ ڕەنگە گەشتی ئەکەتی فوتبۆڵە کوردستانی یعنی دان پێدان پێنینە حتانو کە ئەم هەرێمین ئەمێ هەوڵت دین ئەم خوب دان پێدان بێتەکردنیش ئێکەتیا فیفا و گەلێک هەوڵدان هاتنەکردنێ شلای هەوالت مەل ئێکەتی فوتبۆڵێک و دان پێدان بێنەکردنێ گەلێک سەردان کردن بۆ جەنابێ سەرروکی فوتبۆڵە فیفایەکەون بەس حتانو کە بدەستمەوە نەهات بس ابخو یاری وقت شوکی گشتی برای خوب دیه اف خولک جواز بی بوچی جواز بی چونکه قرار داره ایگلک مازن بی کارتین مازن سر یانا سپاسی بو یانا بجداری کردن پیل برینت خو کردن بس شیان خولک کردن نراوستینن چه وقتی تو بجدار بی 14 یان بجدار بجین خولا گشتی ده باره گرام بت قرص بتنش لا اداره بسر تیما امنا چار بین ام جو وقت فوتبال ام رأي ام بيجين يا قشتي وردقرين يعني ام كونغريك الدينين ام داخازا دعوة حمي يانات كين نينالت وانا راهي نرى دو او بريار الدين او دي بريار الدين بيك ام بيك بريار الدين كادي خول شابر بيشت افا بريار نيعمة بيا كتيبي بس ام جي الجل نينالت يانا يدخل كردستاني ام الجل چند بينكو دابش بتنسردوكو ما دو بشيت بشي بكي جامبر بيشتر او يعني كذا بيتا بالواني خولي نابي كردستان يعني وەکو وەرزەکانی ڕابردوو سەفەری دەروی وڵات دەکات یاری بەژای پاڵۆنتی تر دەکات دۆزانی کاک سامان حتى کە چ بریار نەهاتە دانێ نەدەش خەلات چاوان دابشکردنێ دێ چ سێغەت بتن بەس ئینشاءالله يعني ئەم گەشت بەرێ خۆ دێ تشتێک باشە بتن چێت بتن بوو بەڵێ کاک نیهات بەڕێستان وەکو جێگیری سەرۆکی ینی پێشمەرگەی هەولێر تا چەند هەست بە جیاوازی ئاستی ئەم چواریانەیە دەکەن کە وەکو بەڕێز ئاماژەت بۆ کرد خولی نایبی کوردستان و ئەو یانانەی تر لە خولی عێراقا بەشدارن تا چەند کاریگەری بە ئاستەکانەوە دیارە و پێت وایە یانەی پێشمەرگەی هەولێر بتوانێت لەنێو ئەم یانانەی ئەنجامێکی باشتر بەدەست بێنێ بەڵێ ئەوەی ڕاستی بیکای سەمان مەسەلەی خولی نایبی کوردستان بخوتان دەزانن هەر تیپێک لە پلەیەک ئەگە سەر بکەوێتە خولی نایبی کوردستان من پێم وایە ئاستیان تقریبان زۆر لە یەکەوە نزیکە چونکە هەر یانێک ئەگە مستەوای باش نەوێ بێگومان دادەبەزی بۆ پلەیەک ئەم چواردە یانەیەش یاخود ئەو چواردە تیپەش بڵێن سێزدە تیپە کە بەشدارن بە شێوەیەکی گشتی من پێم وایە ئاستیان زۆر زۆر لە یەکەوە نزیکە مەعەدا بە شێوەیەکی گشتی ئەگە تەماشا بکەین یانەی سولاف نەبێت تقریبان ئەوان ئەو ساڵ هاتنە خولی نایبی پرسیارەکەم بۆ ئەمە بۆ ئەم چواریانەی کەماونەتەوە یعنی سییانیان بەشدار بوون لە خولی نایبی عێراق یانەی پێشمەرگەی هەولێر بەشدار نەبووە کاریگەری دیارە بەسەر ئاستی یانەکانەوە بەڵێ مەسەلەی چوارگوشەی زێرین ئەگە تەماشا بکەین مەقسەد هەروەکو پێشتریش باسم کرد ئەو سێ فرقەی تر هەولێر زۆخە و دهۆک ئەوانە کە بەشداری خولی عێراقن بەڵام لە هەمان کاتیشدا خۆ پێشتر ئێمە یا دیاریمان لەگەڵ ئەو سێ تیپە کردووە ئەم ساڵ یاخود پار و پێرار ئێمە شارەزایەکی باشمان هەیە مەقسەد لە مستەوای هەر سێ تیپەکە یاخود یاریزانەکان گۆڕانکاری بەسەرە نەهاتۆ کە یاریزانی خولی عێراقیان هەناوەتە ناو خولی کوردستانەوە بەڵێ بێگومان ئەو چار فرقە یاخود ئەو چاریانەیە کەماوە ئەرکەکە زۆر زۆر قۆزایی بەڵام من پێم وایە بە شێوەیەکی گشتی تقریبان دەتوانن بڵێم هەر چوار مەڕەشەحن بۆ ئەوەی بتوانن یەکێک لەوانە نازنەوەی خولی نایبی کوردستان بەدەست بێنی بە شێوەیەکی گشتی بۆ خۆم شەخسیان من پێم وایە هەموو مستەوایان لە یەکەوە زۆر زۆر نزیکە هەر چواریشان مەڕەشەحن کە هەر کامەیان بتوانێت لە ئەنجامی ئەو یاری پێشمەرگەی هەولێر بەرامبەر بە هەولێر سێری بکەین یعنی لە ئەنجامی یاریەکە ڕازیت بەڕێستان بەڵێ بە شێوەیەکی گشتی ئێمە لە پێکهاتە تیپەکەمان زۆر ڕازین ئێمە تەنها تقریبا دەتوانم مشکلەی هێرش بەرێکمان هەبوو میران کە پێشتر سەفەری دەرەوەی وڵات کردە بەڕاستیەوە تەسیراتێکی تقریبا سلبیل بەسەر پێکهاتەی تیپەکەمان هەبوو بەڵام بتوانین ئینشاءڵڵا لە
یاریەکانی داهاتوو لەگەل ڕاهێنەر بتوانین ئەو بوشاتیەش پڕ بکەینەوە چونکە بەڕاستی بە شێوەیەکی گشتی باش بوو بەڵام لە مەسلەی هێرشبەر حقیقەت کێشەمان هەبوو. بەڵێ کاک خەلیل کریزێن دارایی هیچ ئاریشێن بۆ یانێ زاخۆ دروست کرد؟ ئەکێ چۆن یعنی بڕاستی بێژم سوپاسی و گەنجێ زاخۆ طبعا نیتمە هەمی گەنجێ خەڵکی زاخۆنە ئێک تێنە ئەوژی کووردە محسوبە سەرما محتەرەف ئەریان تانوکە یعنی نا عقد مەداوانە نەڕاتن ئەی چۆن لە چاو وەرزەکانی ڕابردوو ئەم وەرزە زۆر گرنگیتان ناوە بە یاریزانی کورد نامە گرنگی دایە یعنی تەماشا بکە ئەم ساڵ زۆرترین یاریزانێمە حتا دەوری عێراقیشی کورد بوون. ئۆکێ بەس لە وەرزەکانی ڕابردوو یاریزانی کورد کەم بوو بەس ئەم وەرزە زۆر گرنگیتان پێداوە یعنی هۆکارەکەی مە چییە؟ ئەوتمین سەر ئاستی یاریزانی و ما بەرێگەرە داخوازت کرد یاریزانێت کورد طبعا هەرێکی دیف حەزا خۆت ڤیا بێتن ئان ئەم پێک نەتاتین سەر ئوموری دارایی آن یعنی ئەدبێژم زاخۆ ئێکەمین یانە بوو مە بڕیار دابی هەموو یاریزانێ مە حتا ئەو ساڵەشیە دەوری عێراقیان بکینە کورد دلیل یعنی چار یاریزانێ هەولێر و یەکی دیش سلێمانی بوو لەگەڵ مەدا بوو بەس ئاخرتش ئەوانە قراری خۆ خاصدا چۆن لەگەڵ هەولێر. بەڵێ پێشبینی دەکەی ئەنجامی یانەکەتان لە چوارگۆشەی زێڕینە چۆن بیانی؟ والله برأيي من هر چهار تيم يعني نفس الشانس هيا. ئەم برنەوەی هۆکار نایە بۆی ئەنجامی باشتر بەدەست بێنن؟ أكيد بلى شون. يعني من قلت بشيء يعني أفسي خالة ياري عولي قال جرين بين بوما. إن شاء الله دي بردوام بين. بله. كاك آزاد ئاسی دادوانن کوردستان لە خولا کوردستانە چاوابی لە ئەم وەرزە ئەمێ ڕەنگە گشتی کە ئاستی دادوانە یاریزانە دەستەکن کاریگەریە یانە هەمی ڕەنگە گشتی سەرپێرشتیارێت یاریە هەمی هەواڵ ئەبێژین باش بی چه ئاریشە نەبین ئەف ساڵە بێم شارێت بەرچاو نەبین یعنی بە معنەوەیەک و حتا جەماوەرژی مە چه ئاریشە نەدیتێن سەر ئاستی خۆلانایە بە کوردستانی نیشانەوەی چەندیەک و يعني حمي تيدجهن كو خولا نيابة كردستاني خولا كردستاني كتبوا بلا كردستاني بيجم شب بديل بونينا بيتن ام حمي بشتفاني دي بيتك اني حمي تيم بزانن كو ما كتبوا بلا هي ما شالكين وي او الشين يعني ما قالك جارة تيم ما اجداري كي خولا عراقي قالك بارا مزاختن قالك كار كرين قالك كم براهنا دينان ياريزان كرين دي ما هي جي برو واجی چندی جبر هندک اگرین دجاتیه ما تیمت من نگهشتن حتی انجام لازم ببینن. ادبیم خولا نایب کردستانی باشترین گوربان بویان کردستانی و حتی باریک و هر کسی که چه بیه و جماوری چه بیه کو افچنده بیتن ام دام پیدانه بکین حمیتین حمی یعنی دادوان سر پشتیار ما چه آرشنینن حتی نو که امشي بحث بکین خولا که پریکو پیکه تيم دموي مواعيد ويناينا جورينا يعني تشتغلك همي خول بلا ايكي بلا ناياب مال ورزبوري بلا دويديت بلا سيديت سر استي فوت صاله مديت سر استي فوت صاله ناياب يا سر استي لاواندي تازه بيجشتيان حميب شوكي قالك ريكو بريفت شو وتشارش حتى الحمد لله بله کاغنی ئادەمە بپرسم لەسەر قەیرانی دارایی کە باز دەکرێت لەسەر پێشمەرگەی هەولێر و پێشمەرگەی سلێمانی کاریگەری ئەو توی نەبوو لەسەر ئەو دویانەیە بەڵام پرسیارەکە وەڵامەکە دەڵکی بۆ دوای ئەم ناوبڕە خۆشەویستان ناوبڕی کورد وەرەگرین و دواتر دەگەرن وڵاتان و درێژە دەدەین بە بەرنامەکەمان لە ناو یاریگای نێودەوڵەتیانی زاخۆوە. لەبێت لە ناو یاریگای نێودەوڵەتی یانەی زاخۆ لەگەڵتانین وەقسە دەکەین لەسەر چوارگۆشەی زێڕینی خولیانە ناوەکانی کوردستان. کاگنی هات پێشناوبڕەکە پرسیاری ئەوم لێ کردی کە وا باز دەکرێت کە هەردوو یانەکانی با بڵێن پێشمەرگەی هەولێر و پێشمەرگەی سلێمانی
کێشەیەکی وتویان نییە لە ڕووی قەیرانی دارەوە تا چەنەمە ڕاستە و ئامادەکاریەکانیەوەش چۆن بوو لە ڕووی قەیرانی داراییەوە کابوو. بەڵێ زۆر سپاس کاکسەمان بۆ ئەو پرسیارە بەڕاستی پرسیارێکی لەجێ خۆیدا بوو حقیقەت بەعکسەوە ئێمە وەکو یانی وەرزشی پێشمەرگەی هەولێر ئاگاداری پێشمەرگەی سلێمانین بەڕاستی ئێمە لە پارساڵەوە هەر بوو معلومات لە مانگی 5 پارساڵەوە تا ئێستا ئێمە پێشمەرگە وەرنەگرتیە یعنی هەر ئۆتۆماتیکیان بچەی فەرمانبەران لەوانێ لە 145 کەم بووی بەڵام میمەوەکویانەی پێشمەرگە هەر یەکجا بڵین لە 100 زەربی سفر کرا هەر لەم مینبەرەشەوە من داوا لە بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە دەکەم بەڕاستی ڕەچاوی ئەوە بکرێت بە تایبەتی یانی وەرزشی پێشمەرگە هەولێر کە لە 4 گوشەی زێرین بەڕاستی وەزعی چونکە لە پارساڵەوە تا ئێستا و هیچ بڕەپارێک لە وەزارەتی پێشمەرگە وەرنەگیری بەڕاستی ئەمە کارەساتە لە هەمان کاتیژە تەئسیراتێک سلبی کردوتە سەر هەموو بەشەکانی ئێمە وەکو یانەی پێشمەرگە بەڵام ئەگەر بە شێوەیەکی تر شتەکە باز بکەین ئەم قەیرانە لەوانەیە لایەنی پۆزتیڤیشی هەبی لاخۆ یاخود لایەنی ئیجابیشی هەبێ باش سەرچاوی دارایی تری یانی پێشمەرگەی هەولێر بۆ بۆی کە بۆ نەگرێبەست یاریزانەکانی داوە کاک سامان ئێمە دوای ئەوەی کە ئەم قەیرانە بڵین هەیە لە هەمان کاتیژە هیچ پارێکمان وەرنەگر ئێمە بیرمان لەوە کردەوە کە سپۆنسەرێک ببینینەوە الحەمدولillah دوای دانیشتنەوە هەروەها هەوڵ و ماندووبوونێک ئێمە لەگەڵ کۆمپانیا فۆکس گەیشتینە ئەتیفاق کە هەر هیچ نەبێت 2 تا 3 مانگ ئێمە بتوانین موچەی یاریزانەکانی خۆمان دابیر بکەین سپۆنسەری من پێم وایە شتێکی باشە کە زۆربەی هەرە زۆری یانەکان من پێم وایە ئەوانەی لە خولی نایبن ئەم ساڵ شتێکی وایان کردیە کە سپۆنسەریان لەخۆیان بڵین دۆزیتەوە ئەمە شتێکی باشە وەکو یانەکانی بڵین جیهان و ئەوانە و مەسلەی گرێبەست ئەوانە تا ئێستا ئێمە 1 دینار گرێبەستی هیچ یاریزانێک و هیچ بڕاهێنەرێکمان نەدەوە تەنها موچەی ماگانە نەبێت لە موچەی ماگانەش قەنەعەتکە لەوانەیە ئێمە چەند مانگ لە وەختێکەوە لە کاتی تەمرینات و ڕاهێنان ئێمە موچەی یاریزانەکانیشمان نەدەوە بەڵام الحەمدولillah تا ئێستا بە شێوەیەکی گشتی ئەگە تەماشا بکەین پێکهاتەی تیپەکەمان بە شێوەیەکی گشتی باشە بەڕاستی ئێمە بە هەموو شێوەیەکیش هەوڵماندەوە قەنەعەت کە شەو ڕۆژ ئێمە کار دەکەین بتوانین شتێک بەدەست بینین بۆ ئەوەی مستحقاتی یاریزانەکان و ڕاهێنەران بویان دابین بکەین و بەسەریاندا دابش بکەین ئینشاءالله بتوانین لەم چەند یاریەی داهات و ئەگەر پێمان کرا ئەو حەقێک لای ئێمە بویان دابین بکەین بە پشتیوانی خۆی ئینشاءالله. کاک خەلیل یانی زاخۆ تا چەند باڵێن قەیرانی دارایی کاریگەری هەبووە لەسەر ئاستیانەکە بۆ تایبەتی لە خولی نایبی کوردستان ئێوە گرێبەستەکانتان داوە یاخود هاوشێوی ینی پێشمەرگەی هەولێر من پێشی گوت نە گرێبەست دایە نەموچە ینی زۆر جارم گوت ینی گەنجانی زاخۆ سوپاسی و ئەو خزمەتە بۆ یانەی زاخۆ جەماوەری زاخۆ دکەن یعنی تا ئێستا نەموچە نە ئەبەست مە نەدایوانە ئەی چی با بڵێن سەرچاوەیەکی دارایی چی شتێکتان هەیە بۆی کە با بڵێن پارەی ئەو یاریزانە یاخود گرێبەستەکانیان بدەن والله ما هەندێک تشت استثمار هەیە ینی ئەمە نەوەکو یانی دینە ڕاستی ما مثلا گەڕاجێک هەیە ما ئیجار کردوش لە نیقابەی کارگەرانی دۆک ئەوی بچە کاری مەتکرد و ئێستاژی مەلبەرم ئەو یاریگەها دوور و بەرکینە استثمار ئینشاءالله ینی قەیران کێمتر دەبێت لە ئێستا تا چەند با بڵێن ئەم یاریگانە و دەوڵەتیە کاریگەری هەبووە لەسەر ئەنجامەکانی یانی زاخۆ لە زیاتر ئامادەبوونی هاندەران لە نوێیاریگە واللهی مە گەلک یاری لەسەر نەکرد وە بزانم 5 یاری 4 یان 5 یاری ینی تشتێکی خراپ نەبوو ینی هات واردێک بوو مەژێ حتى حدك يعني مصاريف تيمي يعني وكي تشو بغدا زفري نافا مصاريف فندق وخوارن او يعني تمام بي لەدا هاتوو تا چەند هەستەکەیت کە یانەکەتان دەکەوێتە سەر پێی خۆی وە پێویستی بە بڵێن حکوومەت و لایەنەکانی تر نابێ بۆ پێدانی پارە کە بەڕاستی بێژم یعنی یانەکانی توشتی بێژی ئەهلینە نا حکومینە یعنی حکومەت ناتوانێتن هەموو یانەکان ڕازی بکەن ئەگەر بدە یانەکی لازم بتە هەمی یانە هەگەر کەمیەکێژی بدت لازم کەمیەک زۆر بێت کاک ئازابێم لای بەڕێستان باڵین خولیانە پلۆدۆکانیش لە کاتی خۆیان بەڕێوە دەچێت حتى كانت شي بريان نهات يداني امبارح خوني كادي وضع ما يداري دي شابت كيف فوتبول كردستاني بيشتين قيد بريان ايت داني كاك سامات تشبيرنا كيف فوتبول كردستاني يعني دو لقيتين
اكشوان چافدری فرمیه بو همیان کردستان هر واسه چافدری فرمیه بو البجارتین کردستانه یعنی سر استناف خوی امی کارت کین پلانایا پلا اکی هودی پلا دوی سی هر واسه سر است لاوان سر است فوتسال وجدر وجه بر خودنی امی نامک دگهینی بو بريكا مثلا بري خدني او قارمانيه كونيفا فيفا هر وسا لاوين ما باش داريت كن خدا نروي كاب يعني من نامك فريت كن او جنامك سياسيه بو او ولاتين جدربه او هرمين جدربه او ندوله كو امجي مدبين ام سرب خويا ورقدي امجي حش ازاديت كن امجي بنا يعني من سر دلقه امي كاريت كن اي كنا خوي امي ملتك امي امادتكين امي لوا امادتكين امي سقاي جوان وساخلمي ديريتكين ام بيجينش افاتين جواكي امي ساخلمي بيداتكين هر وصا امي جيانك بخشتكين ناف جنجادا امي يعني امي امادتكين بترحش ولاتي خوبكين ابا انسانك مبروفك ورجواني افاتكين سر اصلا خوي وش دربه جواك نامك سياسيه مزانين فكتبوا لك الثاني نتني افخولت هني بيفجردان هر البجاتي كردستاني بيفجردان هر وسط مجين البجاتي لان كردستاني جگردای زۆر باش دەچمەلای میوانەکانی تر ئەگەر پرسیارێکی دیاریکراوتان هەبێ ئەوزان چ بەڕێزێک پرسیاری هەیە ماکەکە لای چ بەڕێزێکە فەرموو بەڵێ ماکەی شەکە دەستپێکی من بێتە سوپاسیان بەڕێستان ئەمەتە بینێن ناوی جەنابەت ئەحمەد بەڵێ کاک ئەحمەد فەرموو پرسیارا من بۆ سەیدا خەلیل قەیرانە دارایی و نەدانە گرێبەستە چەند کاریگەری لەسەر ئاستە یاریگەران کردیە زۆر باش هەیە نابێژم مامۆستا ببرە بەزانین چ بەڕێزێکی پرسیاری هەیە با بزانین چ بەڕێزێکی پرسیاری هەیە فەرموو بسیارم کاک خلیل است ناوی جەنابتان شاکر بەڵێ کاک خیر هاتنا همی میهواناش دکم بسیارم کاک خلیلی ما دیدیت یانا ما زاخو گله گله باش بگل یانا دور کی حقی ما نقولك جيبي حقي ما دوسوكك جيبي بس بسيارك كاك خليلي هاي امشين دوسي لعبك دي جديد من موقيت محترف لان نوفي فريقي ده باش تربط بسيارة ما ماهرة بله دست خوش چه برازيك دي برسياري فرمو اسم ایوان بله سیارم بو کاک خلیلی چه برهویات نگیریم بو یار یا بید برانبر یا نه یا حولیر بله چه برازيك دي برسياري شيء بخيراتنا كانال نقطيت كم بوزاخو اگه صوت برس كيش باسك ونوفي مرزوان عبد الله راستي یاری ما برانبر یانا دو که یاری که باش بو چه بو بسیاروان آندرا و هر کس اگه بشتن بو موچه قیرانه کساری کاری نینه بس ما مستقلیل و عبدالوهاب هست ندانا موچه قیرانه سر هر یانه که کرسینه هم سپاس یانه خود کن باشه و ایشالله سرکفتنا کسی جی دست باشه چه برازيك دي بله فرمو ناوی من شیروان از خیراتنا همی میوان هات کنم جمهوری نازاخ و هرسی ما مستعد برایس و بسیارم بو که خلیجه و همی دارن همی دوام پشتوانی نوریزانت کرد بکن و براستی تقصیری نه که یک کارگیری نازاخ و ما موسى عبدالوهابی ما موسى خلیلی همی دمان از تو که اندام کمالا پشتوانت یا نازاخ و جی تقصیری نه که ما مستایان همی دمان پشتوانت گلمه و همی جمهوری نازاخ دوباره جب خیراتنا که بیدارم هر سرکفتی بن کارگیری یا نازم بله زور سپاس بۆ تۆ سپاس کاتمان زۆر کەم ئەگە بە خێرایەکە پرسیارێکە دەبێت ئەو مایکەی زوو بێنە سپاسدانەکەن بەڵێ فەرموو زنارم وەکو جەمارە یا نازاخ و خێراتنەوەتکین و ماندی بوونەك زۆر بەر و پرسیارەمە بۆ کاک سەیدا خەلیل هەیە ئایا کی دڵجێ بە ڕۆژێکت وەکیت بینین یاریا دی توشی مصابین اکی بی جهوی اکی وکوی های زیرکتر بد و چکو یاریت بد برمگل اب زحمت تر بد و نیوه که اگر ام بشین یاریال گل دو که نیوه یعنی تقریبا 105 نیوه همی بردای بی اگر بشین گواشتنه که بخن سر نیوه دی ممنون بین وکی دی زاخو بله زور سپاس بۆ بەڕێزان و پرسیارەکانن کاخەلی پێما بێت زۆرێک لە پرسیارەکان ئاراستی بەڕێزت کرا ئەگەر هەم لەسەر پرسیارەکان بەشوی گشتی وەڵامێکە دەبێت بە تایبەتی و کاک ئەحمەد باسی قەیرانی دارایی تا چەند کاریگەری هەبوو لەسەر یانەکەەوە هەروەها ئامادەکاریتان بۆ یاری بەرامبەر بە هەولێر پرسیارەکان بە گشتیەکە وەڵامی بێت و سپاس دەکەین پێشیە ڕاستی مدبێت ناوی کارگەریە یعنی
نظام چه بیشتر با جماعت زاخب راستی از گله که بیشتر یاریزان دوزده از زینم یاریزان اک چکینه همه تیمت عراقی جی خاص تایبت زاخود ترسنش بر جماعتی یعنی آستا که هین وانا گلک بتهاندر بو یاریزانت ما سبارت بسیاره قیران اکی سر یاریزانه های یعنی امزانی هندک یاریزان خدان خیزان و زارو کن براستی یعنی گله جام بیشیم سپاسی و اوه یاریت کت و خیزانه خوی اهمال کری بس هر چنده ما بیشم سه چهار جاره ما وکی مکافعه که دای وانا و انشالله نزدیک جی وان روزا جام ده مکافعه فوزا دهو که جی آرسه وان کن و ملبر جی که عبدالوهاب یگوتی انشالله ده دفعه که احتمالا بتوانا وان روزا سبارت بر ما با اگه والله میتر ما با پرسیاره کن بر هویه یاریه اما دکاری کن اما تیم بردام سر راهنمایی خو و ام وکو کارگری پشتوانی آماده این هروش گلوانا و انشالله ده انجام کی باش انجام داد نسبت به روزی چنینه اصابی نه وصابی او باش بی من نبی زخته لی بیت کردن کو بیاری زن یعنی یاری بیتن ده پشکداری کتن اصابه خفیف بی و سر هندراجی ده اریانجی مشارکت کت و ریبرجی انشالله ده مشارکت کت. بله ما مساو کدو پرسیجم با برستان باولن هیچ گرد بین بوی که یعنی زخوب تو ناز ناوی کی امرزی خوری نبی کردستان بدز بینه و پدوای بدز ناوی ناز ناو آسان بی بو او یعنی که کم یاری خویل چوگوش زیرن بردو تو والله اما امیدوارم یجی یعنی ام نصناف بدست خواه بینین بس وقت ما قلت يعني هر چهار تیم یک آسم رأی من و انشالله ام ده هر پشتوان بگل تیمه و یا سر کارگیری های ام ده بانا آماده کن دا چکی مکاسل وان نبود. بله ما مساعدت بملای برستان آماده کاریکانی یکی توپی کردستان بو باول مراسمی کوتاهی خوری نابی کردستان چون دبه؟ بيجي كاك سامان حطوني كاك شنا ديارة دي خود شابتن بيتن بيشتينجي كومبينا كابتن وامي كومبينا كي جشتيكي كادي شو برياري ورجيني الورزه بوري ما كرنفالك ساسكر الفاميلي بول وتدا حمي ام بيجين او خالات هاتنا دابش كني سر تيمين بلا ايكي سر تيمين ام بيجين بلا ناياب هر باشترين ياري زامبين بس البيرة كنت اللي بيبدي من راستي يعني خولا كردستاني تني يكتي كردستاني بريبان بيش بين دقيقة كرنفالي جوري بوبكريا ادبتن يعني امبارح خودين يعني كردستاني حمي هاري كارن يعني انا زاخو بسوباسيفا افياري جها نيف دولتي تاريخان كربو يعني زاخو الوصايا دوكي الوصايا فرنسا حرير وصبر خودني بيش من جولير يعني جرينجا كما اظن ياتي دانا ادبين خولا كردستاني تشارجوش زيرين ديتنا من قلب هسترش خولا عراقي يا تشارجوش يا ام بيجي قناغ دو بجاره چونكي هر چار يعني ديربينا يعني ديربينا وسيتي من وانا قلب هيز سر اسي عراقي ودش وانا قال جاره خو العراق بدس بيت اينان يعني انا كوش ملقى هوليري كاريريا كي باش راهينا كي باش يا رزان خدان شيان باش يا انا هوليري وصا دوكي وصا زاخ وصا بس كدري بيبدا من يعني كتي فوتبول كردستان نشي تبتني ابي تشاندي بريفا بتن ام سوباسيا جاره كدي سلوكات حكومه هريمه كردستان كي ام سوباسيا او وزاره يعني هاري كارجل موكزات ناف خوي بتن اما دكاري هالبجاري كردستان شون دبي بو بجاري كن لبالانتي ما كل خولا هالبجاري كردستان تني ما راهينا لك دس نشان كري وبريار وصبي ام بيجين باغلبيه بالاجماع يعني كو راهينا لك مجي ورجني اوجي كخسرو كورنبي راهينا لي هالبجاري كردستاني چونكي راهينا لك دير بيش سقاين ام بيجين يعني نقل دا جانبي يعني متفرغ بي اجبري چندي ما باوري داي كتف فوتبول كردستاني وحتى انه كما هي بكدو هي بكاري خود كتن يارين جرينجي امادت بتن وبشتي دماهي كاتنا خوليا بيشار گوشا زيرين دي جارك دي هاري كاري انا هالبجارتني وهر وصايا ريزان دي اماده بس دليل بلد السوباسيا اوان وزاره التاريخيه كتف فوتبول كردستاني كي اوجي وزاره بيجين روشنبيريه يا لاوان هر وصايا ناف خويا وصايا بيرخوني يا ساخلميه حكومه الكردستاني هر وصا اوري ببرين دي داي بيفا چونكي بيرخوني هردم امادنا الياريغا هردم هاري كارن وبسرفرازي خول ما بريمتش بله كاغنيت بمولاي برستان تاچن
سڕێنەوەی ئەو کاتە زەردوسورانی کە هەبوو یەکەی تۆپی کوردستان بڕیاری دەرکردووە هیچی نەما تا چەند ئێوەکو ینی پێشمەرگی هەولێر سووتان لێ وەرگرتۆ بۆ چوارگۆشەی زێڕین تا چەند یاریزانەکانتان کارتی زەرد یاخود کاتی سووریان نەبووە. بەێ دەستخۆش ئەمەش پرسیارێکی لە جێ خۆیدا بە حقیقت کاک سەمان مەسلەی چوارگۆشەی زێڕین شتێکی زۆر گرنگە چونکە هەموو تیپەکانی کوردستان دەتوانم بڵێم چاویان لەو چوار تیپەیە کە ئێستا لە چوارگۆشەی زێڕینە سەرینەوەی کارتە سۆرەکان یاخود کارتە زەردەکان یاخود ئەو سزانێکی یامە تاثیراتێکی پۆزیتیڤ یاخود ئیجابی هەیە زێرین چونکە هەموو شتەکان سفر دەبنەوە دەتوانم بڵێم وەرەقەی سەر لە نوێت و دەتوانی بەشداری دروست بێ لەلایەن یەکی کوردستانەوە ئەمە تەسیراتێکی باش دەبێ و لە هەمان کاتیشدا بەڕاستی لە ڕۆی دەرونی باش لەوانەیە بوو یاریزانەکان باش بێ و یاریزانەکانی بە شێوەیەکی باشتر خۆیان ئامادە بکەن و هەروە یاریەکان باشتر لەماوان تاچەند پێ دوای ئەنجامەکانتان دڵخۆشکەتر دەبێت لە یاریەکانی داهاتوو ئەوەی ڕاستی بە ئەو تومەحاتانێک کە ئێمە هەمانە بتوانین ئەم ساڵ نازناوی خۆری ناوی کوردستان بەدەست بێنین تومەحاتی ئێمە ئەوەیە حقیقات حەمد وەکو دەستەی لەگەڵ دەستەی ڕاهێنەرانەوە هەروەها یاریزانەکانیش ئەو بڕیاریان داوا بەڵام هەروەکو برادەرانیش باسییان کرد لیش ئەم ساڵ بەڕاستی ئەم هەرکە بتوانن هەر کامە لەمانە نازناوی خۆی کوردستان بەدەست بێنێتن بەڵام وەکو تومەحات بەڕاستی ئێمە تومەحاتمان وایە نەرۆن هەمیش با یاریزانەکانی ئێمە ئەوەی پێمان بکرێ ئەو مستحقاتانە کە لای ئێمە بوو ئەندابێت بکەن بە پشتیوانی خۆی گەورە هەندێک لەوانەیە هەندێک کەم و کورتیش هەبێتن بەڵام بە محاولە دەکەین ئینشاءالله بوو ئەم یاریانەی کە ماوەن ئەو کلێنەش پڕ بکەینەوە پشتیوانی خوا لە یاریەکانی داهاتوش باشتر دەبێت بە دڵی یانەی وەرزشی پێشمەرگە توانێت خزمەت ئیناوی پیرۆز پێشمەرگەش بگەن لە ڕۆی وەرزشیەوە. بەڵێ کاک خەلیل بێمە لای بەڕێستان پەیامی تۆ لە کۆتاییە چییە بۆ هەم بۆ هاندەرانتانەوە بۆ یاریزانانی یانەکەتەوە بۆ خولی کوردستانیش بە کورتی سپاس. ڕاستیمە پەیامامە ئەوە بوو جەماوەرێمە زاخۆ ینی وەک یاریە دهی و پتر مەدوێت ئەف یارین بێنە vê یاریزانێتە دەکرد مەدوێت ئامادە بن و ئەو تەشجیع دهی کرین یعنی بڕاستی گەلک ئەم پێ کەیف خۆش بین خواستەتەن کارگیریوانە دووکێ جارێکی سوپاس بوو جمهوری زاخۆ. بەڵێ مامۆستا ئازاد دواوتەی بەڕێستان سپاس بوو تا سپاس بوو هەر کەسێکی هاریکاریەکە فوتبۆڵە کوردستانت کین هیویتکین هاریکاریەکی پشتیوانیەکی پتر لەوێتەکردنێدا ئەمشێن ئەوان جۆرە خۆلاپڕێ بێ ئەمشێن ناوێ کوردستانی بلندکین هەروەسا ئەم سوپاسیە ئەف چاریانن گەهشتینە چارگۆشە زێرین سوپاسیە جەماوەری هەر چاریاناتکین سوپاسیە دەستگای ڕاگەاندین سوپاسیە نارتیتکین ئەبرو ئامادە بین بێنێم هیویتکین بەردەوام بن سەردانیتەوە. کاگنیات بەڕێستان پامتان هەیە لە کۆتاییە. بەێ زۆر سپاس بوو جانامتان بەڕاستی ئەم ساڵ کە بە شێوەیە گشتی تەماشا دەکەین زۆر بە هەرە زۆری ڕاگەاندنەکانی کوردستان زیاتر گەنگی بە خۆلی نابی کوردستان دەتەن ئێناردیشێکی کە لەوانە دەتوانم بڵێم ئەم ساڵ زیاتر هاتوونەتە بێش بەڕاستی ئەمە شتێکی زۆر باش ئەمە پێشکەوتنی وەرزشە لە هەمان کاتیشدا لەلایەنی ڕاگەاندنەمە ئەمە تەسیراتێکی پۆزیتیڤی دەبێت بوو خۆلی کوردستانەوە هەروەها زیاتر گرنگی پێدەبێت. من هیوادارم و تەمەنا دەکەم ئینشاءالله ئەم چوارگوشەی زێڕینە ئەو چەند یاریە کەماوە بە شێوەیەکی سەرکەوتو دوور لە هەموو کێشەوە گیرۆگرفتێک و هەموو تەشەنجاتێک بەڕێوە بچێت و هەر لە ئێستاش بە پیرۆز وای لەو یانە دەکەین کە ببێتە پاڵاوانی خۆری ناوی کوردستان. زۆر زۆر سپاس بۆ هەرێکە لە بەرزان خەلیل ئەحمەدۆک و سکرتێری یانەی زاخۆ و هەروەها ئازاد ئەجیل ئەندامیەکەی تۆپی کوردستان و نیهاد عادل جێگری سەرۆکیانی پێشمەرگەی هەولێر. بەڵە خۆشەویستان قسەکەمان کە یاخود گفتووەکەمان کە قسەکردن بوو لەسەر یاریەکانی چواگۆشەی زێڕینی خولی ناوی کوردستان لێردا بە کۆتایی دێەوە دەمەوێت لێرەوە سوپاسی یانەی زاخۆ بکەم کە سوپاسیانەکەن ئەم شەو ماندوومان کردن بە پێدانی ئەم یاریگان نێودەوڵەتیە کە ئێمە ئەم بەرنامەمان تێدا کرد و هەروەها سوپاس بۆ ئەو هاندەرە خۆشەویستانی یانەی زاخۆشکە لە بەرنمەکەیان ئامادەییان هەبوو و ڕێزی هاوکارانم بۆ ئێوە کاوانیش ئەم شەو زۆر ماندوو بوون لەگەڵم و ڕێزی ئامادەکار و پێشکەشکار سامان عارف بۆ ئێوە تا بەرنامەی داهاتوو لە بەرنامێکی نوێی فوتبۆڵ پێتان دەگەینەوە تاو کاتە خواتان لەگەڵ.